لا هەرچیەکەن و بینەری زوومنم کاتان باش. کورد لە سووریا و ڕۆژاوای کوردستان هێشتان دەست و پەنجە لەگەڵ با بڵێن دوو ڕەهەند و پرسی دیاریکراوەکە. ڕەهەندێکیان سیاسیە و ڕووی لە دیمەشقە لەو بارەیەوە گفتوگۆ لەگەڵ ئیدارەی نوێی سووریا دەستی پێکردووە. قسە لەبارەی ئەوەیە کە دوو کۆبوونەوە کراوە و لە هەردوو کۆبوونەوەکە مەزلوم عەبدی لەگەڵ ئەحمەد شەرع بەیەکەوە دانیشتوون. ئەمەی دووەمیان پێدەچێت لەسەر هەندێک شتی دیاریکراو ڕێکەوتن کرابێ. ئەوەی یەکەم بە نزیکەیی ڕێگە خۆشکردن بووە و با بڵێن ئەمریکیەکانیش ڕۆڵیان هەبووە لەوەی کە ئەم لە گواستنەوەی مەزلوم عەبدیەوە بۆ شوێنی کۆبوونەوەکە هەتا بەشداریکردن لە کۆبوونەوەکە و نزیکردنەوەی ڕوانینی هەسەدە و ئیدارەی نوێی سووریا ئەحمەد شەرع ڕۆڵیان هەبووە و کار بۆ ئەم پرساکەن. نێوە کوتم لە کۆبوونەوەی دووەمە هەندێک ئاماژەی ئەرێنی هاتوونەتە دەرەوە وەک بە فەرمی نەکراون ئەو زانیاریانە، بەڵام هەندێک لە سەرچاوەکانی نێوخۆی سووریا باس لەواکەن. ڕەهەندی دووەمی دەست و پەنجە نەرمکردنی کورد لەگەڵ دۆخی ئێستەی سووریا و ڕۆژاوای کوردستان پەیوەندی بە ڕەهەندە سەربازیەکەەوە هەیە. لەو بارێشەوە دڵنیایی قسەمان لەبارەی هێرشەکانی تورکیا و گروپە چەکدارەکانە ماوەیەکی زۆرە. تورکیا و گروپە چەکدارەکان لە هیچ شوێنێک نەیانتوانیوە هیچ پێشڕەویە بکەن. ئەوەی هەیە بەردەوام هێرشەکەن، بردومانەکەن. تورکیا بە فڕۆکە بە درۆن یارمەتی گروپەکانەیە، بەڵام نەیانتوانیوە هیچ پێشڕەویەکی دیاریکراو ئاماژە بۆ کراو لە هیچ شوێنێک لە مەیدانەکانی جەنگ و شەڕ بەدەست بهێنن. لەو نێوەندەیە بە دڵنیاییەوە جموجوڵی ئەمریکیەکان و تەنانەت قسەی ئەمریکی و ئەوروپیەکانیش لەبارەی شەڕەوە دیارە لە ڕۆژاوی کوردستان هەمویان داوایەواکەن کە لە تەواوی سووریا و بە تایبەت ئەوان ئەڵێن باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەڕ بوەستێ و شتەکان بە گفتوگۆ پرسەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێن. بە دڵنیاییەوە قسەکانی بینی هەسەدە و دیمەشقیش ئیداری نوێ هەندێکی سەربازیشی لە خۆی گرتووە جگە لە پرسە سیاسیەکان. من ئەمانە دەست و پەنجە نەرمکردنی کورد لەگەڵ هەم دۆخە سیاسیەکە و بە دڵنیاییەوە پێشهاتە سەربازیەکانیش لەگەڵ دوو میوان گفتوگۆکەم شاوە پاڵانیم لەگەڵا بێن و سەر و شرۆڤەکار بە ڕێزیان لە ئەڵمانیاوە لەگەڵمانن. مەفروزە دکتۆر عومەر محەممەدیشم لەگەڵا بێن باڵێن ئەندامی ئەنجومەنی گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. کەمێک دوا کەوتووە، بەڵام ڕاستیەکەی ئێمە دەست بە گفتوگۆکانی خۆمانەکەین لەگەڵ کاکە شاهۆ. دوای ئەوە ئەگەر دکتۆر عومەر تەشریفی هێنا بە دڵنیاییەوە ئەویش دێتە ناو قسە و شرۆڤەکانەوە. کاک شاهۆ سڵاوت لێبێ، هیوادارم زۆر زۆر باشبی، بەخێربەی بۆ زووم. کورد لەگەڵ دوو با بڵێن واقع دوو پرسی دیاریکراو لە سووریا و ڕۆژاوای کوردستان تەعامولەکە. پرسێکی سیاسیە ڕووی لە دیمەشقە، پرسەکەی دیکەش سەربازیە ڕوونە کە ئەم پرسیان کە قسەی لەبارەوەکەین چێ ئەگرێتەوە. مووقفی وڵاتانیش با بڵێن ئەوروپا ێزە نێودەوڵەتیەکان بە دیاریکراوی لەبارەی هەردوو پرسەکەەوە دیارە. قسەیان لەبارەی سووریای نوێوە هەیە، هەندێک هێڵی گشتی دیاریکراو هەن ئەوروپیەکان بەردەوام باسیەکەن بۆ سووریای نوێ و لەبارەی شەڕیشەوە دیارە مووقفیان لەو بارەیەوە، هەڵوێستیان لەو بارەیەوە چۆنە بە گشتی هەمویانەوانەی لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتیا هەن دەڵێن پشتی کورد بەرنادەین، لەگەڵیان نابین، شتێک هەیە ناوی مەترسی داعشە و پێویستەکە با بڵێن لەو چوارچێوەیە چەکەکان بێدەنگ بکرێن بۆی بتوانین بیر بکەینەوە لە ڕووی سیاسیەوە لە سووریا و ڕۆژاوای کوردستان چی بکەین. سەرنجیەوە لە بارەی هەردوو ڕەهەندەکە دەرفەتەکان لە چۆن بۆ کورد مەترسیەکان بۆ لە کوان. زۆر سپاس، سلااو لە ئێوە، سلااو لە بینەرانتان، سلااو لەو میوانەش کە تا ئێستا ناتوە بێ بەشدان ئەگات کاکە ڕەنج من دەمەوێت تیش بخەمە سەر تۆ باسی ئەوت کرد ئایا تێڕوانی ئەوروپا چیە لەسەر ئەو مەسەلانە مەسەلەی سووریای نوێ کورد لە داهاتووی سووریای نوێ یان تێڕوانینی ئەوروپیەکان. جاوەڵا کاک شاهۆ بمبورە لە کۆنتترۆل پێمەڵێن ئەڵێن پێی بڵێ با دەستی لەسەر مێزەکە لا با بۆی لاپتۆپەکە نەلەرزێ. ئاوا باشترە، ئاوا باشترە، بە ئیستراحەت قسەم بۆ بکە.
زۆر باشە چاوی من ئیتر من پێم خۆش بوو سەرەتا یعنی تۆ باسی ئێوەت کرد ئایا ئەوروپیەکان تێڕوانیان چیە بۆ سووریانیۆ بۆ مەسلەی کوردیش بەگشتی یعنی بە لە سووریادا من تیش دەخەمە سەر ئەو سەردانەی کە وەزیری دەرەوەی ئەڵمانیا و بە یاوەری وەزیری دەرەوەی فەڕەنسا بەیەکەوە سەردانێکی سووریایان کرد کۆمەڵێک پەیامیان پێ بوو بەڵە ڕاستیدا یەکەم شت چکە من دوای ئەوەی کە ئەوان لەگە ئەحمەد شەرع دانیشتن و قسەیان کرد وەزیری دەرەوەی ئەڵمانیا بۆ دەستگاکانی ڕاگەاندنی ئەڵمانیا ئێستافێک هەبوون ڕاگەاندنەکانی ئەڵمانی لەگەڵ خۆی یاوەریان کرد بوو قسەی بۆ کردن تقریبا 10 دقیقە چارێکێک دەبوو من زۆر بەوردی گوێ بگرت یعنی خوێندنەوەم بۆ ئەوە من دەمەوێت لەو گۆشەنیگایەوە لە ژێر ڕۆشنایی قسەکانی وەزیری دەرەوەی ئەڵمانیا ئەو ڕووکردنەوەی بەجەنابەت و ببینێت باشە دەی یەکەمین شت ئەوان هەردوو وەزیرەکە نەک بە ناوی ئەڵمانیا و بە ناوی فەڕەنسا چوو بۆ بەڵکو ئەوان پەیامەکان بە ئاشکرا دیار بوو کە وەکو نوێنەری تەواوی ئەوروپا ئەو سەردانیان کردووە پەیامی ئەوروپایان پێ بوو پەیامی یەکێتی ئەوروپایان پێ بوو بۆ سووریا نوێ بۆ ئەحمەد شەرع طبعا هەردێک لە پەیامەکان بەشێکی پەیامی ڕاستەوخۆ بوو بەشێکی بۆ هەندێک دۆڵی ئیقلیمی و لەمانە تورکیاش پەیامی ناڕاستەوخۆشیان پێ بوو ئەوان وتی یعنی وەزیری دەرەوەی ئەڵمانیا بێربۆک بە ڕۆژنامەنووسانی وتی ئێمە زۆر بەڕوونی بە ئەحمەد شەرعمان وتووە ئەوروپا بزانە نەیوت ئەڵمانیا وتی ئەوروپا وتی ئێمە بە بەڕوونی پێمان وتووە ئەوروپا هیواخوازی حکوومەتێکی دیموکراتیە و چاوەڕوانی ئەوەی هەیە کە لەژێر ئەو حکوومەتە دیموکراتیەدا هەموو پێکاتە سیاسی و سیاسی و ئاینی و مەسەلەکان و بە کوردیشەوە لەژێر سای ئەو حکوومەتەدا وەکو چەترێکی دادپەروەر بەیەکەوە بژین و سووریایشی ئارام دروست بکرد لە داهاتوو ئەوە یەک لە پەیامەکانی پەیامی دووەم دیسان وتی جا دووسێ جار تاکید لەسەرەوە کردو کە مافی پێکاتەکان بە هەموو پێکاتەکان ئاینی مەذهبی نەتەوەیی و زائیدە دووسێ جار تاکید لەوە کە دەبێت مافی ژن بپارێزرێت باش یعنی ئەوان ئەوروپا طبعا باگراوەدی ئەو گروپانە دەناسن و مێژوو بیۆگرافیای گروپانە زۆر باش شارەزان بۆیە ئەوان زۆر بە وریاییەوە مامەڵە دەکەن یعنی ئەوە نایێنێ پەلە بکەن بەڕاستی لە بڕیاردان بزانن چۆ گومانیان هەیە تا ئێستا ڕاستی گومانیان هەیە ئەوان ناتوانن لە ئێستا بڵێن ینی سووریا وڵاتی ینی ئەسەد ڕۆی ئەسەد دیکتاتۆرێک کە تەبعانەوە بۆ هەموو دنیا ڕوونە ئەسەد چ جۆرە کردەوە و چ جۆرە حکمێکی لەو باوەدون دێژدە بەخۆی و باوکیشی چۆن حکمی سووریا کردووە بە ئاگر و ئاسن ئیتر ئەو پەیامانیان گەیان یعنی وتی ئێمە بە ئەحمەد شەرعمان وتووە خاڵێکی تر وتی پێمان وتووە ئێمە بۆ ئەو مەبەستا بۆ سووریایشی دیموکرات ئەوروپا ئامادەیە هاوکار بێ و کۆمەک و یارمەتی پێشکەش بکە بەڵام هیچ کات ئێمە نابینەوە بەرهێنەری حکوومەتێکی ئیسلامی دەوڵەتێکی ئیسلامی لە ناوچەکە یعنی ئەوە پەیامێکی ڕوو بوو کە ئێمە ئەو کۆمەکانە دەکەین کاک شاهۆ لە با بڵێن لە مەسەلەی ئەوەی متمانە ئەکەن یان نا گوتت هێشتان ئەوروپیەکان با بڵێن بە دیاریکراوی ئەنی ئەڵمانیاش جارێ پەلە ناکەن لە سەردانەکەشا هێشتان هیچی وە با بڵێن متمانە دروست نەبووە بەرامبەر بە ئیدارە نوێەکەی سووریا یان ئەکرێ هەندێک شت تێڕوانینیان بۆ ئیدارە نوێەکە گۆڕابێیان جارێکە زووە لەو بارەوە قسە بکەین جا لەسەر ئەو خاڵە بزات لەسەر ئەو خاڵە گوتی یعنی شتگەلێک هەبوو کە ئێمە ئومێدمان هەبێ بەڵام هەندێک شتی تریش هەن کە ئێمە دەبێت بە وریایەوە مامەڵە بکەین باسی هیچیانی کرد ئەرێنی و نەرێنیەکە باسی نەکرد بەڵام ئەوە پەیامەکە خۆی دیارە ئەوان کە ئەحمەد شەرع
لەگەڵ چەند گروپێکە مثلەن هەیئەت تەحریر شامیان پێکەنەوە خۆیان دەزانن ڕابردوو ئەوانە مثلەن گروپارەکان کردەوە و لەسەر ساحەی خەیرەت چۆن ئیشیان کردووە لەبەر ئەوە یعنی بۆتە ئەمری وەلی بۆتە دیفاکتۆیەک هەر چەندە ئەو دیفاکتۆیە بەڕەحیم من پێم وایە ئیتیفاقێکی نێودەوڵەتی ئیقلیمیشی تێدا بە حتمەن ناکرێت لە ماوەی 2 ڕۆژدا ئەسەر بکەوێتەوە چەند لە 2000 ئەوەندەوە لانی کەم 12 دەستی پێکرد لە 2004 داعشات و وەزعەکان ئاڵۆزتر بوون خۆ ئەسەد بەهێز جوانە خۆی نەوەستاوە ڕوونە دووەلی ئیقلیمی هێزەکانی ناوچەکە و ئێران و رووسیا پشتیوانی هێز بکەوێت بەڵام دوجار پشتیان تێکرد ئەوە شۆکاری خۆی هەیە ئەگەر ڕوونە کاک شاهۆ لەبارەی پێکهاتەکان بە دڵنیاییەوە کێ مەقسە لە پێکهاتەکانی سووریاکەین بۆ ئێمە گرنگە چونکە با بڵێن کوردیشی پێوە بەستراوەتەوە ینی کاڵین پێکهاتە بە دیاریکراوی باز لە کوردیژەکەین ئەوەی بە ئێمە گەیشت لە کوردستان با بڵێن لە قسەکانی وەزیری دەرەوەی ئەڵمانیا با بڵێن چەند جارێک جگە لە قسەکردن لەبارەی پێکهاتە بەگشتی بە دیاریکراویش ناوی کوردی ئەهێنا ئەوە وا بوو یان گواستنەوەکە ئاوا گەیشت جامە ئاماژەی چییە توانی پێم بڵێ وتی ئێمە زۆر نەک پێمان باشەوە یعنی تاکیدی لەوە کردەوە کە مافی کورد دەبێ پارێزرا بێ و کورد دەبێ ئەمنیەت و ئاسایشی کورد لە سووریا پارێزرا بێ وتی بۆ ئێمە ئەوە گرنگە وهانی دەوڵەتی ئەو دەوڵەتە دیفاکتۆی و حکومەت دیفاکتۆی ئێستا بەسەر و کاتی حمە شەرعدا کە ئەوان دانوستان لەگەڵ کورد بکەن یعنی گوتی لە پێشینەی کارەکان پێویستە گفتوگۆ لەگەڵ لایەنی کوردی بکرێ بۆ دابێکردنی ئاشتی و ئەمن و ئاسایش و هێزەکانی سووریا دیموکراتیشی نەوتی بێمان گوتە بە ئەحمەد شەرعیشمان گوتووە ئەوان دەبێ لە قۆناغ لە هەنگاوی داهاتوو بتوانن سوپایشی نیشتیمانی دروست بکەن بە لەگەڵ هێزەکانی سووریا دیموکرات ڕوونە من ڕاستیەکەی دێمە سەردیدە سەربازیەکە کە بێ کورد چۆن مامەڵی لەگەڵا بکە و ڕوانینی ئەوروپیەکانیش ئەنی تۆ لەوەی بۆم بگوازیتەوە بزانم ئەوان با بڵێن پێیان باشە ئەم پرسە سەربازیە دروستکردنی وەزارەتێکی بەرگری یەکێکە لە شتە گرنگەکانی قۆناغی داهاتووی سووریا و ڕۆژاوای کوردستان دیدی ئەوروپیەکان لەو بارەیەوە گەر شتێک گوترابێت چۆنە پێم بڵێ بەڵام دکتۆر عومەر گەیشت بەشداری بەویش بکەین دکتۆر عومەر محەممەد ئەندامی ئەنجومەنی گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دکتۆر بەخێر بێت وادارم زۆر باش بی پێم خۆش ئەم شەو لەگەڵ ئێوە گفتوگۆکە لەگەڵ کاک شاوەیە باسی هەردوو با بڵێن ڕەهەندە سیاسی و سەربازیەکەی ڕۆژاوای کوردستان و سووریامانە کرد هەندێک قسەی زیاترمان لەسەر ڕەهەندە سیاسیەکە کرد ئەوەی تۆی بینی بە دڵنیایی کورد با بڵێن ئەوەی دەست و پەنجەی لەگەڵام نەرمەکە لە ڕەهەندە سیاسیەکەەوە ڕوو لە دیمەشقە پێم بە یەک دوو کۆبوونۆژ لە بینی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع کراوە و لەبارەی دیدە سیاسیەکەشەوە با بڵێن ئەوەی لە ئایندەیە سووریا چۆن بێ ئەم کورد بە نزیکەی هەندێک شتی دیاریکراوی وتووە گەر قسەی تەواوەتیش نەبن هەڵوێستی تەواوەتیش نەبن شتێک لە دیمەشقیش جارجار دەرەکەوێ و ئەوروپیەکان و ئەمریکا وڵاتانی کەندا و خودی تورکیاش بە دڵنیاییەوە هەندێک پرسیان وتووە تۆ چی و لێوە دیارە لە ڕەهەندە سیاسیەکەی ئەو ئێستا لە سووریا ڕۆژاوای کوردستانە گوزەرێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ ئەو پێشبازیە گەرما بەخێر بێت بەڕاستی ئێمە کە جۆ ئەگرین لە شرۆڤەکارەکانی کورد خۆمان ئەوەی پێمان خۆشە باسی ئەەکەین ئەوەی حەزەکەین وا بێ دا لە شیکردنەوەی سیاسی ئەمە هەڵەیەکی گەورەیە بێ ئێمە واقعەکە چۆنە ئەو بخەینە پێشتاو بۆ ئەوەی یوتیوبی و جۆرێک لە خەیاڵپڵاوی بە بینەرانیش نەڵین و دوای ئاستی سەقفی تموح و خەیاڵمان زۆر بەرز نەکەینەوە خاڵێکە زۆر مهمە ئێمە کێشەیەکمانەیەکە کێشەیەکی ڕەوایە هەموو دنیا بەمە ئەزانێ و عەرەبەکان کە لە ڕابردووان و کولیان لێکرد ئێستا ئەوانیش تا ڕادەیەکی زۆر لە ناوەندە سەقافیەکانە باز لەوەکەن کە میلەتێکی 40-50 ملیۆنی ناکری هەر ئەوە بێعنوان بمێنێتەوە کێشەکە ئێمە کێشەی خاکێکی بەش کراوە خۆت ئاگاداری کێشەی گەلێکە کە ناسنامەی سیاسی نییە عنوانی نییە یعنی تۆی ساڵی شاخێک عنوانی هەیە بەحرێک عنوانی هەیە لەسەر خەریتەی جیهان
بەس میلەتێک 40 ملیۆن 50 ملیۆنە عنوانێکی سیاسی نییە، ینی کیانی سیاسی نییە تعبیر لە خۆی بکە لە ناو وڵاتانی عێراق و تورکیا و سووریا و ئێرانە ون بووە، ینی ئەمە کێشە قوڵەکەی ئێمە. ئێستا بینە سەر سووریا، کێشەی گەورە لە سووریا چییە؟ بێجگەلەوەی کە ناکۆکی هەیە، بێجگەلەوەی کە گۆڕانکاریی خێرا ڕوویاوە کە لە چاو ئەوان خۆیان بۆ گۆڕانکاری گەورەی ئامادە نەکرد. لە هەمووی مەترسیدارتر چییە کێشەکە؟ ئێمە جوگرافیایەکی لێک نزیکمانە لە تورکیا. ئەین تۆ تەسەور کە ئەفو لە سووریا سەیری ئەم نمونانەکە پێ دەڵێم. ئێستا ئێمە گەورەتی شارکە هەمانە کۆبانیە، مەسەن قامشلیە. قامشلی لە سا 60 عەرەبە، لە سا 40 کوردە. ناحەیەکە لە حەسەکە هەمووی کۆی گشتی حەسەکە لە سا 70 عەرەبە، لە سا 30 کوردە. اینجا کۆبانی ناحەیەکە لە حەڵەب، کۆی گشتی حەڵەب لە سا 90 عەرەبە، لە سا 70 کوردە. کەواتە ئەم ئێمەی ئێستا لە باشووری کوردستان چی یارمەتیاوین؟ شاری گەورەمان هەیە، هەمووشی پێکەوە لکاوە، زۆر عەزیمە. بەڵام گەورەترین کێشە لە سووریا ئەوەیە کە جوگرافیایەکی بەربڵاویان هەیە. ئەو نیزامە پێشەوە مجریمە بە زەمانێکی درێژ کاری بۆ ئەمە کردووە. ئەمە ئەرکی هێواش زۆر قورسی کردو. ینی ئێستا ئەو هێزەی کە ئێمە هەمانە هێز سووریای دیموکرات بڵێن قەسەد کە پێ لە عەرەبەکان، ئەم هێزە لە سا 60 غەیری کوردە. اینجا بە تەجنیدی ئیجباری تەجنید ئەکرێن، بە تەجنیدی ئیجباری. مەبەستم چییە؟ هێزێک نییە و پێشمەرگە کاتی خۆی بەخواست و ڕەوای خۆی و هەستی کوردایەتی و پاڵی پێوە نابێ چ بێتە ئەو شوێن. کەواتە ئەمە کێشەی هەرە گەورەی بێژگرە و ناوخۆیە لەو کێشە ناوخۆیانەی کە لە سووریا هەیە لە بینی ئەنەکە. بۆ نەگوێم لە بەرپرسێکی ئەنەکەسە بڵێ لەو ماوەی ڕابردوو ئەمە زیاتر لە 50 بارەگەمان سووتێنراوە بەدەستی هێزەکانی پەیەدە یا ئەو دەستی هێزەکانی ئەوانە نازناوەکە کێو بەزابێت. مەبەستم ئەم خلافە قوڵە هەیە، ئەمە یەک. دوو ئەو جوگرافیا بەربڵاوە هەیە کە دوو شاری گەورەمان نییە لەوێ. ئێستا ئەو عەرەبانەی کە لە ڕابردووە ئامادە بوون لەگەڵ قەسەدا هێز پێک بێن کە نزیکی 15 هێزن، هێزەکانی سووریا دیموکرات لە 15 جۆر هێز پێکات و هێزی عەشایری شەمەری تایە، هێزەکانی کەی تایە بۆ نمونە کە ناچار بووە دیفاکتۆیەک سەپاندوێتی بەسەریا ملکەچکە بۆ قەسەد بەگشتی. بەڵام ئایا ئێستا کە ئەبینێ هێزێک لە سووریا دروستە بێتەوە دا ئەڕێژێتەوە، ئایا ئەو ئامادەیەی تایە ملکەچ بکە؟ ئایا ناچێتەوە لەگەڵ دیمەشقارە بکەوە جارێکی ئێرە بەجێ بێڵێ؟ ئەمە هەموو ئەو کێشە گەورانە چکە کێشەی جوگرافی هەمیشە ئەو کێشە گەورەیە بووە لە مێژووی کووردا کەنەی هێشتۆ کورد بگا بە ئامانجەکان شاری گەورە دروست بکە. من لە بارەی خاڵێکی زۆر گەورەیە کە گەورەترین کێشەی هیچ کام لە شۆ بەکارەکان من تا ئێستا هەستم پێ نەکرێ باسێم کێشەیە من بینی حقیقت بینی ومە بەڵام کەمە ڕاستەکەی. بۆیە من ئەمەوێ ئەم شۆ بە دەرفەت ێزانم لەگەڵ توی هەندێک باسی بکەم. ئێمە ئەوەی کە جوگرافیایەکی با بڵین پێکەوەیمان لە ڕۆژاوای کوردستانیە ئەمە ئەکرێ گرفت بێ، بەڵام دوجار جوگرافیای کوردستانیمان هەیە لە ڕۆژاوای کوردستان جا بەیەکەوەنیان نا ئەمە بە دڵنیاییەوە ئەبێ بەپی واقعەکەی ئەوێ تەعاونی لەگەڵا یە قەوسی لە 108 دانیشتوانی سووریا کوردن، ئەمەش دابەش بوو بەیەکۆ بواە زۆر عەزیم و بەس دابەش بوو. بەشێک لێرە لەم نێواندایە عەرەبێکی زۆر هەیە، بەشێکی زۆر جار با بڵین ڕەخنە لە کوردانی سووریا ئەگیرێ بەوەی تێگەیشتێکی دیاریکراو بۆ چارەسەر پێشنیازەکەن کە فیدرالی نییە. ئەوان ئافرین ئەو لە خوێنەوەی خۆیانەوەیە، خوێنەوەیکی قوڵیان هەیە بۆ وەزعەکەی خۆیان. کەواتە ئێمە غەدرەکەین کە ڕەخنیان لێگرین زۆر بە قەناعەتی من ڕەخنە هیچ ئەوەی کە پێکەوەنین ئەوە ڕەخنەیەکی قوڵ و گەورەیە. ئەو چۆن ئێمە ئەم کێشەی ئێرە بۆ دروستکردین ئێستا کە لە کوردستانی خۆمان هەیە کە ئەوە ئێستا ئێمە هاوکارێکی گەورە بووینە، پشتیوانێکی گەورە بووینایە، ناوەندێکی میتینگی گەورەمان لەگەڵێنە دروست کرا بەرەیەکمان لێ پێک بهێنایە ئێمە پشتیوان بوونە بە پارە بە دەعم بە دیبلۆماسیەت بە کۆکردنەوەی هاوکاری. یعنی بەداخەوە ئێمەش ئەم دابڕانی خۆشمان با ئێمە باز لەلایەنە ئەرێنیەکە بکەین ئەوەی کە کورد لە سووریا تێگەیشتنی باشتری بۆ جوگرافیا و دابەشبوونە دیموگرافیەکەی خۆی هەیە چارەسەرێکی دیاریکراوی با بڵین پەخش کردووە و ئەوێ کاری لەسەر بکات. تۆ پێم بڵێ ئەوە بکەن باشە ئەوەی کە خۆیان باسیەکەن خۆیان تێگەیشتنیان بۆ جوگرافیا و دیموگرافیا دابەشبووەکەی خۆیان هەیە، ئێمە یارمەتیان بین ئەوە بکەن و ڕەخنیان لێ نەگرین بڵێن وڵا دەرچوون لە داواکاریە نەتەوەیەکان و داوای فیدرالی ناکەن. خۆی ئەو قەولە هەیە ئەهل و مەکە ئەدرا بشیعابیە، خەڵکی مەکە بە شیوەکانی باشن، خەڵکی کوردستان ئەزانێ کوردستان چۆن ئەوە شاخەکانی چۆن.
ئەوانیش بەڕاستی باشتر لە حاڵی خۆیان و لە هێزەکانیان و لە جوگرافیاکی خۆیان شارەزان بەڵام ئەوەش بزانین کە ئێستا هێزێکی وەکو ئەمریکا لەوێ ئەوسای وەزیرانی وەکو کاکە باسی کردە ئەڵمانیا و فەرەنسایان بە ئاشکرا قسە ئەکەن لە دامی ئەمە خاڵێکی مهمە تۆ ئەبێ بیخۆزیتەوە ئەبێ لێرا بیخۆزیتەوە لەم کاتی لاوازەی دیمەشقا هێشتا مرکزیەتێکی قوڵی بۆ درۆزنەوەتەوە سەرەتای تەشەکول و پێکێنانەوە چۆن کورتوانی لە سەرەتاوە بەرزان مامجەلال کاک نەوشیروان کاک مەسئول لە بەخا لە دەستوری عێراق لەو سەرەتایەوە توانیان ئەو بەندە گەورانە لە دەستورا بۆ کورد بچەسپێنن بەڕاستی ئیشی زۆر گەورەیان کرد ئێستا بواە بە هەرگیز نەمانەتوانی بەم شێوەی کە ئێستا هەیە کەواتە لە فرسەتێکی ئاوا لە بەغا بەو ئێستا بۆ نمە ئەمریکا مەزلوم کۆبانی مەزلوم عەبدی ئەبا بۆ شوێنێک لەگەڵ ئەوانە کۆیان ئەکاتەوە بە تیاری ئەسکەری ئەیان گەیەنێ بە یەک ئەم دەعمە زۆر مهمە و ئێستا ئینفتاحێکی گەورە لە تورکیا بووە من ئەمڕۆ گوێم لە قسەیەکی ئیلهام ئەحمەدە زۆر دەستخۆشی لەکەم کە هاوسەرۆکە لە دەستگای پەیوەندیەکان کە باز لە پەیوەندی لەگەڵ تورکیا ئەم عەقڵە گەورەیە دیپلۆماسیەت خەیت ئەو قسەیە تازە نییە بۆ تورکیا زۆر دەمێک ئەمە گەورەیە چونکە ئێستا تورکیا دەسەڵاتێکی گەورە هەژمونێکی گەورە کارکتەری گەورەی لە سووریا هەیە بەڕاستی بەڵام بە گەورەترین پشتیوان ئێستا بۆ کورسیا هەم خۆیان لە نێوانی خۆیانە چیان ئەوێ زۆر عەزیمە تا ئێستا کەس نازانێ ڕوویان نەکردووە ئایا فیدراڵیەتە ئایا لامەرکەزیەتە خودسەریە ئایا نەبوونی دەوڵەتێکی لامەرکزیە لە نەمەرکەزە دکتۆر هەزناکەی لە دیمەشق ئەبێ ڕۆشن بێ چیان ئەوێ چۆن ئێستا پەکەکە لە تورکیا لەگەڵا کردو عەفوم کە تا ئێستا من لە پەکەکە نازانم چی ئەوێ لە تورکیا بۆ نمونە ڕۆشن نییە ئێمە باسی فیدراڵیەت دەکەین لە کوردستان لەچێ بۆ ئێمە ڕۆشن دکتۆر ئاخر ناخۆ تۆ ئەبێت لە مانیفێستی خۆتە لە مەبادیئی خۆتە ئەندامەکانتی لەسەر پێ لە دیمەشق هێشتان شتەکان دەڵەمەیین پرۆسێکی دیاریکراوی سیاسی دەستی پێ نەکردووە و ئەمە چەند واقعە ئەو نەش فرسەتە بۆ کورد ئێستا ئەو فرسەت تۆ هەنگاوی سیاسی هەندێک با بڵێن قسەی سیاسی هەڵکردنی ئاڵای نوێی سووریا یەک دوو کۆبوونەوە لەگەڵ ئەحمەد شەرع ئەمانە وەکو هەنگاوی سیاسی لە ڕۆژاوای کوردستان چۆن نەبینی شتی باشیان کردووە باشیان هێناوە تا ئێستا خۆی من دوو کۆبوونەوە بۆ وەکوی من ئاگادار بم لە ڕێی ئەمریکیەکانەوە کراوە وەخی تابەکی ئەحمەدی شەرع تا ڕادەیەک گاڵی ئێمەەوە برامانن پێکەوە لە هەوڵاتێکی هاوبەشا پێکەوە ئەژین ئەمە خۆی بۆ خۆی دەرگایەک ئەکاتەوە پێویستە لە پێش هەموو کاتێکە بە هاوکاری ئەم باشوور ئەوان کۆبوونەوەیەکی سەریع بکەن ئەجەندای خۆیان ڕۆشن بکەنەوە چۆن ماماڵ لەگەڵ ئەم حادەسە تازەیە بکەن و ئەمریکاش لە کاتێکا لێ پشتیوانە هێزی هەیە لەوێ هەوڵەیە تا ڕادەیەکی زۆر تورکیای ڕاگرتووە بەڕاستی ئێمە بۆ نمونە لە ڕابردووە سەیری کورتکە ئەمریکا بەرژەوەندی هەیە لەوێ بێ چونکە ئەزانێ گۆڕانکاری ناوچەکە هەیە و ئەوێ خۆی دەسەڵاتی و هەیمەنەی گەورەی هەبێ ئێران کشاوەتەوە رووسیا کشاوەتەوە ئەمە خۆی بۆ خۆی هەواجزێکی گەورەی ئەمریکای ڕەوانوێتەوە بەڕاستی لێرە ناشێوێت ئەشێوێت تورکیا هەبێ بەس نەک بەو شێوەیەکو ئێران دواتر من پرسیار لەو بارەیەوە ئەەکەم حەزەکەم بە درێژی لەگەڵ یەکتریا باسی بکەین بەس با پچمۆ لای کاکشاوە هەندێک لە پرسە سیاسیەکانمان باس کرد دیدەکەی ئەوروپا بۆ مەسەلا سیاسیەکە سووریای نوێ ئەگەر شتێک مابوو حەزت کرد باسیکەی باسیکە بەس لە ڕەهەندە سەربازیەکەەوە بە دڵنیاییەوە کۆمەڵی قسەی دیاریکراویشمان لە ئەوروپیەکان بیستووە بەشێکی با بڵین سەرەکی ئەگەر ناونیشانە دیاریکراوە کە بڵێنەوەیە کە کورد بە تەنیا جێ ناهێڵین چونکە مەترسیەکە ناوی داعشە ئەتوانی لەو بارەیەوە تێگەیشتنی ئەوروپیەکانم پێ بڵێ چییە؟ خۆی لە ڕاستیدا تێگەیشتنی ئەوروپیەکان بۆ لایەنی سەربازی تجروبەیان لەگەڵ هێزە کوردیەکانیان با بڵێن ئەو هێزەکە ئێستا هێزەکانی سووریا دیموکرات تەجروبەیەشیان هەیە لە 2013-14ەوە لە شەڕەکانی داعشەوە ئەوە تەجروبەیەکی باشیان هەیە و ئیشان بەیەکەوە کردووە و دڵنیاشن لەوان بەڕاستی و حەزیش دەکەن کورد وەکو دکتۆریش باسی کرد تەنها کوردین ئەو هێزانە لەبەر ئەوەی جوگرافیەکی دیموگرافیەکە وایە بەڵام ئەوانش هەموو بەیەکەوە توانی ویانە ئەو پێکاتای کریسیان و ئیتر عەرەب و هەمیان بتوانن لەگەڵ هێزە کوردیەکان ئەو هێزە هاوبەشە هێزەکانی سووریا دیموکرات پێک بینن تێگڕا
ئەوروپیەکان پێیان باش ئەوانیش تێکەڵ بکرێت لە پرۆسەیەکی دروستکردنی سوپای سووریای داهاتوو بەڕاستی ڕۆڵیان هەبێ چونکە بمانێ ینی ئەو حقیقەتەکە متمانیان پێ هەیە و ئەوەی کە وەزیری دەرەوەی ئەڵمانیاش گوتی محەممەد شەرعیش هاوڕا بووە لەوەش هاوڕا بووە لەگەڵمان کاک شاهۆ ئەوان کاڵن تێکەڵکردن لەگەڵ با بڵێن سوپایی تازە وەزارەتی بەرگری قسە لەبارەی ئەگەری دانانی چەک و دووبارە دروستکردنەوەی سوپایە یان نەخێر با بڵێن ئەوەی کە هەیە ببێ بە ناوک نوات بۆ دروستکردنی سوپایەکی تازە تێگەشتنی ئەوروپا چۆنە لەو بارەیەوە تێگەشتی ئەوروپا ئەوە نییە هێزەکانی سووریا دموکرات چەک دابنێ نا باشە ئەوەی من لێ تێگەیشتم ئەوان دەیانوێ وەکو بناغێ لەسەر ئەو ئەساسەوە دروستی کەن هەیئەی تەحریری شامیش یعنی ئەوانە هێزی سەربازی خۆیان هەیە ئەوان دەیانوێ هێزێکی ینی با بڵێن سوپایەکی نیشتیمانی سووری ئەوە تێڕوانی ئەوروپیەکانە دروست بکرێ بە هاوبەشی لەگەڵ هەسەدا بەو شێوەیە چکە ئەو وتی ئێمە پێ قسەمان لەگەر بە بەڕوونی بە شەرع ماگوتەوە ئەویش هاوڕا بووە ئایا طبعاً خۆ قساری دەشکرێ لەوانەیە بەشێکی لە ڕاگەیاندنەکە بڵاو دەکرێتەوە بەشێکی دواتر دەربکەوێ و جارێش زووە بەڕاستی زووە بۆ زۆر زووە ئینسان بڵێ ئێمە وا دەکەین باشە تۆ یەکشتم پێ بڵێ کاک شاهۆ لەم بارەیەوە ئەم قسە ئەرێنیانەی ئەوروپیەکان بەرامبەر بە کورد لە چوارچێوەی ئەوەی لە سووریا گوزەرێ ئەم دڵنیاکردنەوەی ئەوروپیەکان ئەگەر بیەی دواتر ئەم ڕۆنا بەڵام ماوەیەکی دیکە با بڵێن دانوستان دەست پێیەکە لە سووریا و بە دڵنیاییەوە وڵاتان هێزەکان ڕۆڵیانە بێ لەم نێوەندەیە و بەرژەوەندیشیانە بێ ئەگەر ئەم قسە ئەرێنیانەی ئێستای ئەوروپیەکان بەی لە بێژنگی بەرژەوەندی لە ماوەی داهاتووە کەیە نازانم هەر بەم ئەرێنیە ئەمێنێتەوە یان نەخێر پێدەچێت لە هەندێک شوێنە با بڵێن بەو گەرم و گوڕیە بەم شێوە بنەڕەتیە قسە لەبارەی کوردەوە بەم شێوەیە نەمێنێتەوانێکە هەیە لە ڕاستیدا یعنی هەموو شتێک واردە لە دنیای سیاست و لە دنیای بەرژەوەندی بەڕاستی ئەوەی تا ئێستا هەیە ئەوان پشتیوانی دەکەن بەڵام شتێکی تریشێ نابێ ئەوما لە بیرچێ یعنی ئەوروپیەکان ڕاستە ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیل لەو ناوچەیەدا لە ناوچەکەی ئێمە ئێران بە دوژمنی سەرکی خۆیان دەزانن بەڵام پێشمانی تورکیا بە دۆستی ڕاستەقینەی خۆیان بزانن یعنی متمانەیەکی زۆر لەبەر ئەوەی لە ساڵانی ڕابردووە ساڵێک ساڵ و نیوەک ینی با زۆر دوور نەڕۆین لەو شەڕی ئوکرانیا تورکیای ئێستا تورکیای ئەردۆغان مووقفێکی هەرچەندە ئەندامی ناتوێ بەڵام مووقفێکی یەکلاکە ینی خۆی یەکلا نەکردبووە ینی کاکشاهۆ وەڵا ئەم پرسە سەربازیە و ئەم تێگەیشتنی ئەوروپا با بڵێن هەڵوێستی ئەوروپا بینینی ئەوروپا ڕوانینی ئەوروپا بەرامبەر بە تورکیا هەم بۆ هێرشەکان لەسەر ڕۆژاوای کوردستان هەم تایبەت بە مەسەلە سەربازیەکە بەگشتی بۆ سووریا و ڕۆژاوای کوردستان دواتر پرسیارت لێ یەکەم حەزەکەم وەڵام من بیتەوە دکتۆر عومەر ئێمە لە وڵاتان لە ئەمریکا هەرکەمێک لەمە پێشلوید ئۆستن وەزیری بەرگری دەڵێمە لە سووریا ئەمێنینەوە لە ڕۆژاوای کوردستان ئەمێنینەوە تەوانەوە ناڵێ ڕۆژاوای کوردستان ئەڵێ ئەمێنینەوە چونکە بەرژەوەندی ئێمە لەوە ئایا و شتێک هێشتا ناوی داعشە ئەم قسەیەی لوید ئۆستن زیاد لە جارێ ئەمریکیەکان کردویانە تێگەشتێکی دیاریکراوی با بڵێن بەشێک لە سینات و کۆنگرێسمانەکانی ئەوەی ئێستا لە ئەمریکا هەن تێگەشتنی ئەوروپیەکانیشە تۆ پێم بڵێ ئێستا ئەمانە هەمووی ئەرێنین هەمووی قسەی باشن بەڵام کاتێ ئەچێتە سەر پرسە جددیەکە و ئیتر کارتەکانە خرێنە سەرمێز بۆەوەی سووریا دروست بکرێتەوە ئەمە ئەگەر بتوانن دروستی بکەنەوە کورد ئەو کارتە بەهێزەیە ئەوانەی ئێستا دەستی پێواگرن و قسەی زۆر باش لەباری کوردەوەکەن هەر بەو شێوەیە بمێنەوە لەگەڵ کووردا چونکە هێزێکی باشی بەدەستەوەیە بەشێکی زۆر لە نەوتەکە لە لای ئەو جوگرافیایە کە هەسەدا با بڵێن تەحەکومی پێواکە ڕاستیەکەی ئەزمونێکی باشیشی لە ئیدارەدانی با بڵێن لە خۆگرتنی پێکهاتەکان لە چوارچەوەی مەسەدا ئەنجومەنی سووریای دیموکرات
ئەو خۆسەری دیموکراتی ینی ئەزمونێکی مەقبولی پێشکەش کردووە هەم ئەمریکا هەم ئەوروپا لەبارەی ئەو ئەزمونۆ لی ڕازین سەرباریەوەی کوردەکان خۆمان پێدەچێت هەندێک لایەن ناڕازی بن بۆیە کە دێینە سەرجددیات ئەم دیدە ئەرێنیە بەردەوامە بێ لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە دەست خۆش بۆی شتێکی هەیە کە ئەمە حقیقەتە ئێمە قەزیەکی عادیلمان هەیە هەمیشە دوو فاکتەری گەورە لە بەردەم ئەم کێشە ڕەوایەدا بووەتە بربەست یەکەم ناوخۆ هەمیشە ئێمە ناتوانین پێکەوە هەڵ بکەین بەداخەوە بۆتە کێشەیەکی قوڵە لە مێژووە هاتووە لەگەڵمان تا ئێستا دووهەم فاکتەرە دەرەکیەکە ئەم فاکتە دەرەکیانە زۆر جار ئەوان ئەبی ئەمە لەوە دڵنیابین ئەمریکاش و ئەوروپاش مەصالح تەحەکومیان حرەکەیان پێگڕونە المەصلحە بۆ نمونە بۆ بازەکەم کیسنجەر کە عەقڵی داڕێژەری عەقڵی استراتیژی ئەمریکا بۆ وەفاتی کرد ساڵی ڕابردوو 200 ساڵ قسەیەکی زۆر بە قووەت ئەکات لەسەر کورد ئەمە بۆ قسەکەی جەنابەت لێوە هەڵی سەنجێنە ئەڵێ طبعا لە ساڵی 1970 ئەو وەزیری خارجی بووە تا 4 ساڵ لە کاتی شۆڕشی کورددا لە باشووری کوردستان ئەو وەزیری خارجی ئەمریکا بووە ئەڵێ كنا غير أخلاقيين مع الكرد في السبعينات خۆی دوایی باسیەکە ئەڵێ ئێمە نائەخلاقی بوون لەگەڵ کووردا لە حەفتاکانە ئەڵێن لماذا جوابی بە دوو خاڵەیەت ئەڵێ یەکەم ما أعطيناهم السلاح الكافي يعني سلاحی تەواومان نەیانێ وما تخلينا عنهم ليتفاوضوا مع الحكومة العراقية نەشمانێ لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێبکەوت پرسیری ئەو سیاسەتە میکیاڤیلیە پڕ لە بەرژەوەندیە يعني ما خۆی ئەڵێ غیر ئەخلاقی بوون ئەزانی دکتۆر جا مەبەستم باقەکەم تەواوکەم ئەڵێن ئەی ئێستا ئەوە نییە کە طبعا کە کوردستان ئێستا ئەم وەڵعی بۆ دروست بۆ ئەمریکا تا ئێستش هەرماوەتەوە لێرە تا ئێستش ئەڵێ لە سیاسەتە مەسلحەتی بەردەوام هەیە هاوڕێی بەردەوام نییە دابێ کوردێک هەمومان لەم باش تێ بگەین مەسلحەتی بەردەوام هەیە جا سیر کە ئەم کیسنجەرە ئەمە تعبیرەکە جا من لە کۆبوونەوەیە کابووم لە ساڵی 99 دێڤید وێڵش نوێنەری ئەمریکا لەم سلێمانی هەر لە هوتێل سەلام ئەو کاتە هێشتا پاڵاسا نەکرابوویەوە کۆبوونەوەیکی بە حیزبەکان کە نمونەیەکی کەش بووێنەوە تەکیدەن بۆ ئەمە کە ئەمریکا ئێستا چۆن لەگەڵ ئێمە مامەڵی کردووە و ئێمە چۆن بتوانین مامەڵی لەگەڵ بکە باسی کورد کرا کە زۆر چی بکەین چۆن بکەین ئەمانە من نوێنەری یەگرتوو بووم لەوێ لەگەڵ کاگە بووبەکر کاروانی کاکە حەمە پرسیارێکی زۆر بە قووەتی کرد کاکە حەمەی سۆشیالیست وتی بۆ یەکێتی و پارتی ناکەن بە یەک چکە ئەچی بوو هەولێر 14 سەیتەڕەیتیا بوو تا ئەچوینە هەولێر ئەو کاتە دوای جەنگەکە کە تازە وەستا بوو بیرتە ئەزانی دێڤید وێڵژ وتی ئێمە سێشتی زۆر گەورەمان بۆ کورد کردووە جام بەسم ڕۆژاوایە کە ئێستا ئەم ئەزمونەی ئێمە بەکار بێنن وتی یەکەم منتیقەی دژەفڕین و ناوچی ئارامان بۆ دروست کردن ئەمە یەک دوو لە جەنگێکی ناوخۆیی قوڵا بوون بامان کردنە واشنگتن ئاشمان کردنەوە ئەها کاک مەسعود و مام جەلال تەوخەکەیان کرد بە یەکەوە سێهەم لە نەوت بەرامبەر بە خۆراق لە ساڵ سیانزەمان بۆ داناون ئەوە ئاشتی ئەوە منتیقەی ئامینە ئەوەش پارە ئیتی ئەمە چی لە ئێوە بکەینەوە زیاتر ئەبێ خۆتان ئیتەمە فرسەتمان بۆ ئێوە ڕاستان ئێستاش بەڕاستی کوردەکان لەوێ بوونی ئەمریکا لەوێ ئەبێ بە فرسەت بزان هەرچ ئەمریکا بە دوای بەرژەوەندی خۆیەوەیت لەوانەیە لە لەحزەیەکە لەگە شەرع ڕێ بکەوێ لەگەڵ تورکیا ڕێ بکە ئەوەی حساب نەبێ بۆ کوردی بکە کە تۆ ئێستا ترەم بێت ترەم تۆ ناتوانانی بڵێ سبەینە چیەکە ناتوانانی یعنی پێشبینی بینەکانی بکەی بەڕاستی ئاسان نییە ئاسان نییە بەس بۆ ئەمریکا مامەڵەکردن ئەمریکا ئێستا کەواتە تو ئەبێ ئاسانترێبیان لەگەڵ ئێمە بەداخەوە ئێمە بە گشتی بە گشتی کورد دیتە ئەو نە پێشەر کراوین و ئەو نە مافمان خوراوە هەمیشە دەست ئەبین بۆ هێزێک بەشک و ئێستا مەسەن ئیسرائیل باسی کورد ناکە خەڵک لە کاتێک ئەوە زیانە بە قەنەعەتی من ئێستا ئەو ئاڵایی لە کاتی ڕیفراندۆم هەڵکرا لە هەولێر ئەزانین چ زیانێکی بە کوردگیان بۆ نمونە دوای ئیسرائیل نەتانیاهو مەمنوعی وەزیرەکانی گر قسەمانە کەواتە ئێستا ئێمە لە واقعەکەی خۆمان گەورەترین خاڵی هێز ئەوەیە کە ئێستا لەوێ ئەو هێزانی لەوێن بەرەیەک دروستکەن وەکو چۆن ئێمە لە 91 و 92 بەرەمان درو ئەو بەرەیە زۆر مهمە نوێنەرایەتی ئەوان بکە ئەم بەرەیە یەک قسە بکە یەک خیتابی هەبێ و بزانێت داوای چی ئەکا ڕۆشن بێ داواکەی ئەو کاتە کە ئەمریکاش پشتیوانی لێیەکە
تورکیا ناتوانێت زۆر پێ ڕابکێشێ ئەتوانێت لەم کاتی دەڵەمەیە وەکو باسم کرد لە سەرەتاوە کە هێشتا دەوڵەتێکی مرکزی کە پێ ئەچێ بەرەو ئەوە ئەڕوات بەرەو ئەوە ئەڕوایانی ئاسان نییە لەم منتیقانە بەڕاستی زەحمەتە دیموکراسی لە دایک بێ بە شێوەیەک و تۆ بتوانانی بە ئازادی داوای مافی خۆ بکەیت و مافەکەمە لەبەر ئەوە چی ئەبێ پێکەوە بەرەیەک دروستکەن دیبلۆماسیەتێکی بەهێز دروستکەن بن لە هەموو دەرگایەکی دۆستان و بە هیچ سەبوون نەجۆم لە ئەنەکەسە بوو کرد ئەڵێ ئێمە لەگەڵ دەوڵەتێکی ئەلماندیش دەوڵەتێکی کاک ئەمە کاتی ئەم قسەیە نییە نە دەوڵەتی ئیسلامی بەکەڵیە لە تورکی لە سووریا نە دەوڵەتی ئەلمانیش بەکەڵ ئێمە دەوڵەتێک عەدالەت بەرپا بڕوونە مافەکان بەرجەستە ڕوونە تایبەت بە مافی پێکهاتەکان بپارێزێ دکتۆر تایبەت بە کورد فاکتەری خودیت ناوخۆیت باس کرد کە زۆر عەزیمە چونکە فرسەتە کاتێتە پێشەوە بەرژەوەندی زلهێزان کە ئەمریکای و ئەوروپا لەبوونی توێیە کارێ بۆچی تۆ مهمی کاکە زۆر مهمە بۆ نمونە من پرسیار کراوە لە ئیسرائیلەکان لە حەفتە ئەڵێ بۆ هاوکاری کوردتان کرد بۆ هاوکاری کوردەکان ئەزانین جوابی چییە ئەڵێ ئێمە بەلامانەوە گرنگ نییە کورد چی بیۆچینێ بەلامانەوە گرنگ گەرانی مسلمان لە جەنگا بن لەگەڵ یەکە ئەو لەو نەسەرەوە سەیرەکە مهمەیە کوردێک کە مسلمانە ئەلێ بێگەکوژە کە مسلمان هەرچەندە دۆزی کورد دۆزێک نییە تایبەت مەبەستم یانی ئەو باشم لە ئیسرائیل ئێستا هێزێکی بەهێز دکتۆر کەواتە ئێستا تو ئەبێ بێ لەم کاتا کە ئەمریکاش و ئیسرائیلیش حەزەکە ئەم دەوڵەتەی سووریا دەوڵەتێکی بەهێزی مرکزی نەبێ ڕوونە بۆ ئەمە مرکزی نەبێ بێ چی بێ ئەبێ لا مرکزی بێ ئالێدا تۆرە وەکو کورد بەرێک دروستکە بە لەم دەرگایە ڕوونە وازی لێمەیەنەوە پشتیوانیش لە براکانی لەم لاولاوە بگرە بەتابەتی لێرەوە ئەبێ ئێمەش بەڕاستی بەداخەوە دێمە سەری کاک کێشاوبم بورە زۆر ڕامگرتی بەزیتر دکتۆر عومەر بەڕاستی ئەزمونێکی زۆری هەیە و داینین 4-5 ساعت ئەکرێ ئەزمموی سیاسیمە ئەو نمونونەکانیش زیندون یان ئەتوانین ئێمە ئیسفادەی لێ بکەین بەڵام تایبەت بە با بڵێن تورکیا من ڕامگرتی دیارە لە پێشهاتەکانی سووریایە تورکیا ڕۆڵی هەبووە کارکتەرە چوونی تەحریری شام بۆ دیمەشق یەکێک لە کارکتەرە سەرێکیەکانی بە دڵنیاییەوە تورکایە بە دەسوخ یەکێک لە ئەوانەی کە نووسیوێتیەوە تورکیا نووسیوێتیەوانێ بەڵام لەو نێوەندا ئێمە وەکو کورد لە با بڵێن پێکدا هەڵبشانێک یان شەڕێکی دیاریکراوەیین بەرامبەر بە تورکیا و گروپە چەکدارەکانیش ئەوروپیەکان لەو بارەیەوە قسەی دیاریکراوەکەن چۆن لە تورکیا ئەڕوانن لەو بارەیەوە هەم تایبەت بە هێرشەکان لەسەر ڕۆژاوای کوردستان هەم لە با بڵێن ویستە سەربازیەکانی تورکیا لە کۆی سووریا کاگرەت وڵا حەقت خواردم بەڕاستی نەکێش وەڵامەکانم بە کۆتایی بگەێنم گتم چێشتەمان نییە ئێستا تاوی دەکەم بۆ ئەوەی ئەوە ڕوون بکەینەوە پێویستە ئەمە خوێندنەوەیەک لە بۆ ناوچەکە بکەین بەڕاستی ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیلیش باسی ئەوم کرد ئەوان ئێران بە دژمنی خۆیان دەزان دژمنی سەرشەیە ناوچەکە بەڵام تا ئێستا تورکیاش بە دۆستی ڕاستەقینی خۆیان نازانن بۆ لەبەر ئەوەی لە بەدرێژای شەڕی ئۆکراینە تا ئێستا سەرۆکی تورکیا هەمیشە یعنی یاری کردووە لە بینی ڕۆژئاوا و لە بینی ڕۆژهەڵاتدا مووقیفێکی ئەم با بڵێ هەڵوێستێکی دیاریکراوی نەبووە هەرچەندە خۆی ئەندامی ناتۆیە تورکیا و ئێستا لەو حالەتەدا لەو پێشاتانێک کە ئەو ڕووداوانی کە لە ساحەی ناوچەکە ڕووداوە بە تایبەتی لە سووریا ئەمریکا بەهاتووە دەست و پەنجەکانی ئێرانی لە ناوچەکە بڕی و کورتی کردوتەوە لوبنان و حزب الله زعیف کرد تر غەزەش ئەوە هەمومان دەیبینین چۆر بوو و سووریاش بە ماوەی 2 ڕۆژ ترەوە اتفاقێکی نێودەوڵەتی بوو وای لێ هات کە بەشاریە بە ئەسەدیان خست و تەحریری شامیێنا ئەوە ینی هیلالە شیعەکان تێکشکان هێزە وەلایەکانی ئێرانیان لە ناوچەکە زۆر بێهێز کردووە ینی ئێران ئێستاکە من بە تێڕوانی من لەو ڕووداوانەی مانجێک پێشەچە تا ئەمڕۆ ئێران زەرمەندی یەکەم بووە تورکیا بەڕواڵەت قازانجی کردووە براوە بووە و من وتارێکشم لەسەر ئەو بابەتە نووسی کاک شاهۆ وتت بەڕواڵەت
با بڵێن قازانجی کردووە توانی بۆم ڕوونکەیتەوە مەبەستەوەیە دێمە سەری دەی بەڵێ دێمە سەری بەڕوالەت قازانجی کردو لە ئێستادا بەڵام دەکرێت ئەوە یعنی ڕەنگە هەموو شتێک واردە وەکو گوتم لە سیاست ئەوانەی ئەمریکا و هاوپەیمانان کە لە ناوچەکەن بۆ ئێمە لەوێنین بەڕاستی ئێمە نابێ يعني ڕۆماسیانی بیر بکەینەوە عاتفیانە بیر بکەینەوە چونکە ڕۆمانسیەت و عاتفیت لە ناو دنیای سیاستدا بچووکترین جێگای نابێتەوە بەڕاستی جا تورکیا بۆچی بەڕواڵە لە ئێستادا وایە دەکرێت ئەوە گەمەیەشی لەوە فراوانتر بێ یا ڕەنگە گەمەیەکی گەورەتر بێ وەکو گوتم دەستی ئێران بڕدرا و هیلالی شیعی پچڕێنرا ئەوە نانەوێت جارێکی تر تورکیا وەکو تەوژم یعنی ئێستا تورکیا خۆی بە ڕابەری دنیای ئیسلامی سونە دەزانێ و تەوژمی ئیخوانی بەڕاستی پشتگیری دەکات ئەمریکا ئەوروپا کاکە بمانەوێت نەمانەوێ ئێمە ینی ئەوان ئەوە ڕەت دەکەنەوە قبول ناکەن یعنی نایەنێ ناگۆڕنەوە ڕەتیەکەنەوە یان با بڵێن هەندێک لێ ئەترسن یان چی ڕەتکردنەوە وەکوەیە کە بە دۆخی ئێرانی بەرن بەڵام ئەگەر شتێک هەندێک لی بترسن لەوە چێ مامەڵەیەکی دیاریکراوی لەگەڵا بکەن مەبەستم ئەوەیە کە وتت باسیوت کرد وتت ڕەنگە وەکو ئێرانی لێ بکەن دوور نییە یعنی دوور نییە من کە دەڵێم گەمەیەکی فراوانترە لەوانەیە پلانی زیاتری بەدووادا بێ جارێ ئێران لەژێر عادەسەکەیە دوای ئەوە دوور نییە سڕی نۆرەی تورکیاێ بەڕاستی ینی نەک پێیان کاکشاوە ئەوروپیەکان لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان نیگەرانن بەڵێ نیگەرانن وەزیری دەرەوەی ئەڵمانیا پێی گوتبوو بە شەرعیشی گوتبوو ئەوە پەیامان ناڕاستەخۆکە بۆ تورکیەکە باسم کرد وتیان پێویستە بە زووتری کات ئەو شەڕێکە لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ کوردەکان بەردەوامە گروپە چەکدارەکان کە درێژیان پێداوە بە هاوکاری پشتیوانی دەوڵەتی تورکیا دەبێ بە زووتری کات ڕابگیرێ بەڵام ئەوان تۆ ناتوانانی پلانی زرهێزەکان ئەوروپیەکان ئەمریکا 100% تۆ بیخوێنیەوە لەوانەیە پلانێکیان هەبێ لە ڕاشید بگرێت لەوانەیە ڕای بگرن وەکو وتم یعنی ئەوان بۆ ئێمە لەوێنین ئەوان بۆ کورد لەوێنین بەڵام ئێمە دەبێت بیقۆزینەوە ئەوان بۆ ئەوە لەوێنین کە کورد بپارێزن و مافی کورد بەدەستبێنن بەڵکو ئەوان لەوێن بۆ شەڕی دژی تیرۆر وەکو خۆیان باسی دەکەن شەڕ دژی داعش و کورد دەورێکی زۆر سەرشی هەبووە لە سەر ئەرزی واقع لە مەنتیقەکە و کاریگەکی زۆر باشی هەبووە لە کۆتایی هێنان بە ئەو گروپانەی داعش و دەوڵەتی بەناو ئیسلامی لەبەر ئەوە خۆشیان دەڵێن هاوپەیمانی یان کوردەکان هاوبەشمان لە دژی لە شەڕی دژی داعش بەڵام شتێک هەیە یعنی کورد دەتوانێت ئەوە بقۆزێتەوە کاکە ئەمریکیەکانیش ئەوروپیەکانیش تەنانەت ئیسرائیلش لە ناوچەکە وەکو زەرهێزێکی ناوچەکە ئەوان مەترسیان ینی بەترسیان لە کورد نییە ترسیان لە کورد نییە بە هیچ شێوەیەک ترسیان لە کورد نییە ترسیان لە تەوژمی شیعە هەیە ترسیان لە تەوژمی سونە هەیە ترسیان لە گروپی تری هەیە ترسیان لە داعش هەیە ترسیان لە ئەو حکومە یعنی نەک ترسیان هەیە دڵنیانی لەو حکومە دیفاعی ئێستاکە لە سووریا هەیە زۆر دڵنیانی بەڵام لە کورد دڵنیان ئەوە کورد جەزایی تێکا گەڕنج کورد پێویستە ئەو هەلە بقۆزێتەوە وەکو دکتۆرش باسی کرد من پێشتری دیسا وتارێکم لەسەر یەک گوتاری نووسی گوتاری کورد بەداخەوە پەرتەوازەیە کورد گوتارێکی هاوبەشینەیە چ لەسەر ئاستی یعنی حتا چ لەسەر ئاستی با بڵێن هەموو پارچەکانی کوردستان چ لەسەر ئاسی تاکتاکی پارچەکان زۆر شتێکی خەرەپە یعنی کورد هەلەکانی لەدەستدا حەقم مای تێ کاکشاهۆ دکتۆر تورکیا کارکتەرێکی گرنگە لە ڕووداوەکانی سووریا و ئێمەش وەکو کورد دەست و پەنجە لەگەڵ هێرشەکانیان نەرمەکەین مەترسیێکی دیاریکراو لایەن وڵاتانی کەنداوە هەیە وەکو مەترسی سەیریەکەن هەرچەندە باسی ناکەن ئەوەیە کە تەوژمێکی ئیخوانی هاتۆتە دیمەشق ئەوروپیەکان بە دڵنیاییەوە لە هەندێک پرسی سەربازیان نیگەرانن لە هێرشەکانی سەرکورد ئەمریکاش بە هەمان شێوە کورد بەردەوام مەڵێ با گفتوگۆ بکەین لەگەڵ تورکیا ئەگەر نیگەرانی ئەمنیت هەیە ئەگەر
قسەکە ئەوەیە تۆ نیگەرانی ئەمنیت هەیە ناوچێکی ئارام دروستەکەین بە ئەمریکیەکان لەوێ بن ئێستاڵن پێشەنیە با فەڕەنسیەکانیش لەوێ بن ئیلهام ئەحمەد ئەخیر قسەی لەو بارەوە ئەوەیە ئەم با بڵین گێرمە و کێشەی بینی ئێمە و تورکیا ڕۆژاوای کوردستان و تورکیا بەچۆگە وای ئێستا تورکیا ئاگاد لێ پرۆژەیەکی گەورەیان دەست پێ کردووە لەگەڵ ئیمراوی لەگەڵ سەرۆک ئاپۆ کە لەسەر زمانی دەوڵەت بەخچەلی ئەو خیتابە ئاراستە کرا کە ئێمە لەگەڵ کووردا برای بەبەر ئەمە دانە لە کەمالیزم کە لە عەقڵێتی کەمالیزمە گەلێک نییە ناوی کورد بێ لە بۆچی ئێستا ئەوە دروستە بێ بۆ لەمە پێش 2 ساڵ لەمە مەخاڵێکی زۆر میمە دەوڵەت باخچەلی بێ ئەم قسەیە بکە دوجاریش ئۆژەران خۆی تاکید کاتەوە کە برایەتی و کورد و عەرەب بۆ ئێمە کورد و تورک بۆ ئێمەش و بۆ ناوچەکەش و بۆ داهاتوش باشە ئەمە تەتەورێکی گەورەیە ئەمە کۆتایی هێنانە بە نەزڕەیەکی زۆر دژبەیەک کورد بەرامبەر بە تورک و تورکیش بەرامبەر بە کورد و ئەمە پرۆژەیەکە دەستی پێ کردووە تورکیا بۆ ئەمە ئەکا کۆمەڵی ئەسباب هەیە یەکێک لەوانە تورکیاوە بێتە زلهێزێکی گەورە لە ناوچەکەیە پەیمەنەی هەبێ لەگەڵ ئەفریقا ئیوشەکە لە لیبیا لە قوبرۆس لەگەڵ ئەوەتە ترەم وەسفی ئەردۆگانەکە ئەڵە پیاوێکی زیرەکە و خۆشمەوێ و بە گوێم ئەکاوێ ئەنی ئەما خۆی بۆ خۆی شیود ناپیا و چاسێکە مەبەستم تورکیا ئەوێ گەورە ببێ یەکێک لەو کێشانەی کە هەمیشە کەلەکەی وەکوڵی خاڵسیرەی تورکیای گرتووە ئەم هێزەی پەکەکەیە بەڕاستی دایما ئەم چەکداری چارەسەر نەکراوی پرسی کوردە بە چارەسەر نەکراوی و ئەوان بەڕاستی زەبری یعنی ئیستیزایفێکی گەورەی بەردەوام کەواتە ناچاریەکە دێن مەبەستمەوە ئەوێ عقلێتێکی پێشتر هەبوو کە داود ئۆغڵۆ تصفیر المەشاکل یعنی بەسفرکردنەوەی کێشەکان ئێستا داود ئۆغڵۆ خەریکەیەتەوە ناو مۆزوعەکە وەکو من بیستمە پێ ئەشێ بێتەوە ئەمە هەنگایەکی گەورەیە و تەجاوب و وەڵامانەوەیکی گەورەش بووە لایەن ئۆجەلانەوە و ئەوان ڕاستپەر کە تەواوی حیزبەکان ببینن و لە چەند ڕۆژی ڕابردووە گوڵدان و ئەو سڕی سووریا هەموو ئەحمەد تورک هەموو لایەنەکانیان بینی بەرین گوڵدان بڵێ مەبەستم کۆتایەکەی بڵێ هەموو لایەنەکانیان بینی تەجاوبێکی باش هەیە یعنی ئێستا ئەمانیانەوێ ئەجوایەکی میلی بۆ ئەم تەتەورە تازەیە ئەمە خاڵێکی مهمە ئەمە چ پەیوەندێکی بە ڕۆژاوەیە دکتۆر ئەمە زۆر ئەگەر ئەمە سەر بگرێ بە مەرجێک خەندیل گوێ بۆ ڕاستپاردەکانی ئۆجەلان بگرێ ئەگەر دژایەتی بکەوەکو لە ڕابردووە گوێگر دکتۆر ئەوە لە منی وەرگردەی ئەوە پەکەکە گوێگر قەندیل گوێگر لە ڕۆژاوا چییە بێت تاوان بێگومان نابێت دەبن قۆناغی دوای ئەوە چەکدانانە دانانی چەکە ئایا بەکەکە بە ئاسانی چەکدانی ئایا ئۆجەلان یە لە پەرلەمانی تورکیا خیتابە بەدانە پێویستی بە کۆمەڵە زەمانات هەیە تورکیا دەستور تعدیل دەکاتەوە لەم دەستورە بەڵێ ئیسیفتای بۆەکە وە گەورەترین کێشەوە کە کوردەنی ناتێ سەر ناکەوێت پێویستی بە کورد دەکەوە سیرکە ئەوێ گەورە بێ کورد کێشەیە بووە ئەوێ دەستور تعدیل کاتەوە کوردی پێویستە ئەمانە هەمووی پێویستی پێێتی و هەروەها لێرەشەو ئەوێ بە ئاشتی بەانی بە شێوەیە کە ئەم کۆتایی بەم جەنگە بێنێت چووکە بەڕاستی کورد ئەنگاوەنێ ڕۆژانە قسە ئەکرێت لە ئەوروپا و کۆسە وەزیرەکان هاتن ئێرە یعنی کێشەیە کە تۆ ناتوانانی باسانی بڵێ هیچ نییە ناتوانانی نکولی لێ بکەیت تورکیا لە مووقیفی قەلەقیە دوودڵیە دێت خەریکە پرۆسی ئەمە دوو خاڵەکە باسم کرد پێویستی پێ دوو هەمیش ئەگەری ئەوە هەیە ئیسرائیل تەمەدود بکە بکشێتە ناوچەکە و وەکو جارێککە بەکار بهێنرێ وەکو گڵین تەوازون و هاوسەنگی هێز لە ناوچەکەیە تورکیا چ کێشێکی لەگەڵ ئیسرائیلە هەیە مەبەستم نا ئەگەر بێت ئەگەر کورد بەکار بێنە جارێککە دژایەتی تورکیا کوردا هەیە ئەو کێشانە دروست ئاخرنە بەکارهێنانەوە بەکارهێنانەوە چووکە هەمیشە کاتی خۆی رووسیا لە ڕێی کوردەوە زەختی لە سەدامەکە لە ڕژێمەکان عێراق کرد هەمیشە کورد تەڵەنکەم سایکزبیکو ئەم وڵاتانی داڕشتەوە هەمیشە منطقەیەکی تەوەتور و کێشاوی جێهێشتووە بۆی هەر کاتێ بیانەوێ لەوێەوە شاری خۆیان بکەن و درگایە بکەنەوە بۆی داخل ببن لەبەر تورکیا لەبەر ئەم خاڵانە ئەم هەنگاوی دەست پێ کردووە ئەگەر کورد بتوانێت سوود لەمە ببینێت
و بتوانێت بێتە هێزێکی گەورە لە تورکیا و بتوانێت ژانێکی مەدەنی دەست پێ بکات لە ڕێی پەرلەمانەوە داوای مافەکانی بکات لە تورکیا نەک لە ڕێی چەکەوە چونکە چەک لە تەواوی دنیاە ناتوانێت لە بەرامبەر حکووماتێکا کە درۆنی هەیە و کون و کەلەبەری شاخەکان نەگەڕێ چەک ناتوانێت دامەبە زۆر ڕوونە با یەک دەقە بم بە کاکشاو دوای گلەیم لێنەکا بەڕاستی کاکشاوە ئەم پرۆسەی کە لە تورکیا دەستی پێ کردووە ئێوە لە ئەوروپاوە چۆنەی بینن بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم وڵا کاک ڕەنسەڕاستی من خۆم یعنی گەر تۆ ڕێی منت دەوێ من تۆژە گومانم ئەتوانی دژی با بڵێن نەک دش با بڵێن پێچەوانەی تێگەیشتنەکەی دکتۆربی ینی گرفتێک نییە گفتوگۆکەی نێمە بەشێکی پێچەوانەی بەشێکی ڕێزمێت بە پەلە پێم بڵێ بە پەلە دەزانی چۆنە ینی خۆ تا ئێستا چەند ساڵە بەگە پتو پەکەکە لە مەوزوعەکە ببێ دەرەوە کاکە قەزیەی کورد و پەکەکە لێک جیاتەوە ئەسڵەن باشە تورکیا خۆ کەس ڕێگالی نەکردو ئەگە مافی کورد بدا ئەوەتە لە جێگای شارەوانەکان قەیومدا دەبێ ئەو لە جێگای ئەحمەد تورک خۆی وفدی ئاشتیە لە شوێنەکەی ئەو قەیومدانراوە باشە ئەگەر تورکیا بێ لە دەستور مافی کورد دەست نیشان بکە دیاری بکە ماف بە کورددا ئەستەن پەکەکە لە قەندی قەدی خۆی ئەسە دەوری نامێنێ بەڵام کاکە نایکەوە ئەوەش بە من دەست پێشخەری ئاشتەی کە ئێستا تورکیا کردوێتی بە استراتیجی نازانم بە تاکتیکی دەزانم کە ئەوەش ئاماژە پێکرد لە ناوچەکە ئێستا تورکیاش ترسی هەیە ترسی هەیە بەڕاستی بۆش ئەو شتانە دەکا من تەسەوڕ ناکەم ئەوە ستاتیز بێ لەبەر ئەوەی باشتری یعنی ئەردۆغان بمبورە ئەردۆغان لەوانەیە تۆزێک نەرمتر بێ لە مەهەپا لەوانەیە دەڵێم ناسەر جا ئەردۆغان دەڵێ باشترین کورد ئەو کوردانن کە مردوون ئێمە هەپەش یعنی ناسیۆنالیستی حزبێکی ناسیۆنالیستی تورکیە قەت نایە ئەو ڕوونە شاوپاڵانی نووسەر و شرۆڤەکار لە ئەڵمانیاوە لەگەڵ مابی گەلێک سوپاس دەستت خۆش بێ سپاس دەکەم دکتۆر عومەر محەممەد ئەندامی انجمەنی گشتی وەزارەتی ئیسلامی کوردستان زۆر سپاسی تۆشەکەم دەستت خۆش بێ سپاس بۆ ئێوەش